سڵاوتان لێبێ بەڕێزان ئێرە قەزای چەمچەماڵە پرۆژە بڕیارێک هەبوو کە چەمچەماڵ لە بەرەوەی زۆرترین ڕێژەی قوربانی و ئەنفالی هەیە نازناوی پایتەختی شەهیدان و ئەلفانکراوانی پێ بدرێت بەڵام لەلایەن دوو وەزیری حکوومەتی هەرێمەوە ئەو پرۆژەیە ڕەت کراوەتەوە و چەمچەماڵیان بە شایانیەوە نەزانیوە کە ئەو نازناوی پێ بدرێت من دەمەوێت لەسەر ئەم بابەتە قسە لەگەڵ هاوڵاتیان و بەشێک لە چالەکوانانی چەمچەماڵ بکەم بزانم لەسەر ئەم بابەتە چیم پێڵێن و بۆچی چەمچەماڵ سەرڕای ئەو هەموو قوربانی کە داوێتی ئەو نازناوەیان بە ڕەوا نەبینیوە بۆ چەمچەماڵ ئایا بەقەدەر ئەو قوربانیانەی چەمچەماڵ خزمەتی چەمچەماڵ کراوە لەگەڵ خەڵکی ناو چەمچەماڵ قسەکەم و چالەکوانان ئەدوێنم ئێوەش بینەری بەنامەکەمان من فەرموو. ئەگەر پرس بە ئێمەش نەکرابە وەکو قایمقامێت دەکرا پرس بە بەڕێوەبەری مونومنت و بەڕێوەبەری شەیدان کرابێت. ئومێ دەکەین ینی هیچ فشارێک لە پشت ئەمەوە نەبێ یاخود میزاجی شخصی لە پشت ئەم بۆچوونی وەزارەتی شەیدانەوە نەبێ. پشتی شێریش بەش چەمچەماڵ کەوتووە کە زۆرترین ڕێژەی ئەنفالی تایە و زۆرترین ڕێژەی شەهیدی تایە لەگەڵ ئەوەیشە ئەم بڕیارە دەرکراوە ڕاستی نیگەرانی. دەیان سەدان پرۆژەت پێڵێم کە کەسوکاری شەیدوان فالکراوەکان کە پێوەژنە داماوەکان کە پێویستیانە تا ئێستا نەکراوەتەوە چیان بۆ کردوین منەتی چی بە سەرماناکەن. کاک حاکم سڵاوت لێبێ جەنابتان وەکو بەرپرسێکی ئەم شارە لەسەر و بابەتی ڕەتکردنەوەی ناوی پایتەختی شەیدان و ئەلفانکراوان بە چەمچەماڵ چیاڵێ؟ وڵا لە گرتێژی ڤیددیۆیشا و لە ڕوونکردنەوەی قایمقامیتشا ئەم ڕۆژ لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکە لامان سیر بوو و ڕاستڕەچین و غەمباری کردین و ئەوەشە کە بەم پێنجشەمەیە کاتژمێر 2 لە مۆنومنتی چەمچەماڵین بۆی دنجی ناڕزایمان بگەینی بە بەڕێزان هەردوو وەزیری کاروباری شەیدان و ئەنفالکراوان و بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان چونکە لە ئەساسدا ئەم پرۆژەی ئیدارەی قەزای چەمچەماڵ بوو و مۆنومنت و بەڕێوەبەراتی شەیدان و ئەنفالکراوان و بەڕێوەبەراتی گشتی شەیدان و ئەنفالکراوان لە سلێمانی پێی هەستا بوون و ئەم پرۆژەیە هی ئەم ساڵ نییە و هی ئەمڕۆی دوێنێ نییە پەرلەمانی پێشووە خولی پەرلەمانی پێشوو کە ئەو کاتە 58 ئەندام پەرلەمان ئەم پرۆژە یاسایان خستە بەردەمی بەڕێز سەرۆکی پەرلەمان و پرۆژە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا بەڵام ئەوە بوو دواتر هەڵبژاردننی تازای بەسەراهات. بەڕێز وەزیری ئێستای کاروباری شەیدان و ئەنفالکراوان یەکێکە لە ناو ئەو ئەندام پەرلەمانە بەڕێزانە کە ئیمزای لەسەر خوێندنەوەی پرۆژە یاساکە کردووە بۆ ئەوی چەمچەماڵ بە پایتەختی شەیدان و ئەنفالکراوان بناسرێ. حاکم باز لەوە کرێ کە ڕەتکردنەوەی ئەم ناوە بۆ چەمچەماڵ لە کاردانەوەی یەکێک لەو وەزیرانەیە کە پێشترا تۆ چەمچەماڵ و شتێک بانی کاردانەوەی کە بۆ لایەن خەڵکیم سنوورەوە لەسەر و بابەتە چی؟ نەخێر من وای نابینین باڵکۆ پەیوەندیمان پێوە کرد گوتی ئەمە لە دوای کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەت بووە بەڵام بەداخەوە ئەنجومەنی وەزارەت هیچ کام لە فەرمانگەکانی خۆیان لە کە فەرمانگەکانی سەر بە وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان لە بەڕێوەبەراتی شەیدان و ئەنفالکراوان لە بەڕێوەبەراتی مۆنومنت ئەندام نین لەناو ئەو ئەنجومەنە بۆیە ئەگە بابەتێکی ئاوها دەکرا پرس بە فەرمانگەکان بە مدیری ناحیەکان بە ئیداراتی ئەم شارەکرابە خۆ ئەگە پرس بە ئێمەش نەکرابە وەکو قایمقامێت دەکرا پرس بە بەڕێوەبەری مۆنومنت و بەڕێوەبەری شەیدان کرابە چونکە ئەم پرۆژەکە لە ئەساسدا هی وەزارەتی شەیدان و ئەنفالکراوانە بۆی ئەمە لامان سەیرە تووشی ئەم هەڵەیە ئیداریە بوونە تووشی ئەم لێکتێنەگەیشت نەبوونە لە کاتێکە پەرلەمان مەبەستی بووە ئەم ناوە بخاتە بەردەم پرۆژەی خوێندنەوەکە. بەڕێ جەنابتان هۆکاری ڕەتکردنەوەکەی بۆ چێگەڕێت؟ دووبارەی دەکەمەوە بە هەڵەیەکی ئیداری دەبینم چکە لەوانەیە ئەم بەڕێزانەی کە لە ئەنجومەن بڕیاریان لەسەرەوە دابێت کە ئەم نازناوە بە چەمچەماڵ نەبڕێ تەجروبەیان نەبووە یاخود خوێندنەوەیان نەبووە چکە لە کاتێکە لە 4 2015 ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ئەو کاتە و ئێستاش ئەنجومەنەکە ڕەنگ و دەنجی کەلار و هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای سلێمانی و قەزاکانی پارێزگای سلێمانی بە چەمچەماڵیشەوەیە بۆیە هەر پرۆژە یاسایەک یاخود پرۆژە بڕیارێک کە لە ئەنجومەنی پارێزگا دەرەچێت دەکرێت وەزارەتە بەڕێزەکان بیکەنە بەردی بناغی
پێشنیاری خۆم بۆ پەرلەمان بێ بۆ جا هەر یا کارێک بێت بۆ نمونە ئێمە لە سەردانمان بۆ لای بەڕێز سەرۆکی پەرلەمان بووە بەشی یاسایی پیان ڕاگەاندن ئەگەر ئەوانش نەتوان پرۆژە یاسا ئامادەکەن دەکرێت پرۆژەی بڕیار ئامادەکەن و ئەگەر ئەوانش نەتوانن داوا لە بەڕێز ئەنجومەنی پارێزگای سلێمانیکەن بە پێی مادەینەوە دەتوانن پرۆژە بڕیارێک گەڵاڵەکەن بیدەن بە پەرلەمان. سڵاوتان لێ بجەنابتان وەکو چالەکوانێکی کۆمەڵگەی مەدەنی بۆ ڕەتکردنەوەی بڕیاری بە پایتەختی شەیدان وەرفان کراون بۆ چەمچەماڵ چیە؟ بەڵێ دیاران پرۆژەیە لە ساڵی 2014ەوە گەڵاڵە بووە و با بڵێن لە ناو ڕێکخراوەکان و ئیدارەی شار و خایمخامێت و مۆنومنت و بەرەوەتی شەیدانوانەیە بیرۆکەکە هەبوو. دواتر لە ساڵی 2015 ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەر لە هۆڵە مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ لە ساڵیادی تاوانی ئەنفالە کردی بە بڕیار و چەمچەماڵی وەکو پایتەختی شەیدان و ئەنفال ناسان. بەڵام تا ئێستا بڕیارەکە لە پەرلەمان ئەو بۆ چوون ئەو پرۆژەیە لە پەرلەمان نەبووە بە بڕیار و گەڵاڵە نەبووە. دوای چەندین هەوڵ لە ڕێکخراوەکان لە ئیدارەی شار لە لایەنە پەیوەندیدارەکان چالاکوانان لە سەردانیان بۆ لیژنە تایبەتمەندەکان بە تایبەتی لیژنەی شەیدان لە پەرلەمانی کوردستان بۆ لای بەڕێز سەرۆکی پەرلەمان لە خولی پێشوو لە ئێستاشا بۆی فشارێک دروستکەین پاڵ پشتمان بۆی چەمچەماڵ بناسین بە پایتەختی شەیدان و ئەنفال ئەمەش بۆی بتوانین هەم لە ڕووی خزمەتگوزاری و خزمەتێکی زیاتر بە شارەکە بکەین و هەم خزمەتێکی تایبەتتر بە کەیسی ئەنفال و بابەتی جینۆساید بکەین بۆ پێی کە سنتەری جینۆساید لە چەمچەماڵە و مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵە ئەمانە هۆکار بن بۆی ئێمە بتوانین پاڵپشتی لەو پرۆژەیە بکەین. بەڵام بەداخەوە لە بڕیارێکی چاوەڕوان نەکراوە بەڕێز لەلایەن بەڕێزان لە وەزارەتی شەیدانەوە بڕیارەکە دەرچووە ڕاستەی ڕاوبۆچوونیان لەسەر ئاراسی پەرلەمانی کوردستان کردووە کە ئەوان ڕەزامەند نین بە ناساندنی چەمچەماڵ بە پایتەختی شەیدان و ئەنفال کە ئەمەش لە ئێستا کاردانەوەی دروست کردووە. ئومێد دەکەین ینی هیچ فشارێک لە پشت ئەمەوە نەبێ یاخود میزاجی شخصی لە پشت ئەم بۆچوونەی وەزارەتی شەیدانەوە نەبێ بۆ پێوی بازەوە کرێت کە پێشتر وەزیری شەیدان و ئەنفال کراوان لێرە کاردانەوەی خەڵکی بەرامبەر هەبوو بۆیە ئەم بابەتە ئێستا گەیشتۆتەم ڕادیە ڕەتی بکەنەوە لەسەر ئەمە چیاڵێ؟ بڵێ ئێمە ئومێد دەکەین ئەوە نەبێت تەبان ساڵانە لە بۆنەکانی ئەنفالە لە یادی ئەنفالە لە چواردەی چوارە توانم بڵێم بەرامبەر بەشێک لە وەزیرەکان لە هەموو کابینەکانە ئەو حاڵەتانە ڕووی داوە کە ئەمەش بەشێکی زۆری بۆ خزمەتکردنی سنوورەکەەوە کە سوکاری ئەنفال کراوە نەگەڕێتەوە لێرانە تەنها بەڕێز وەزیری ئێستانی ئەو کاردانەوەی بەرامبەر نەکرا. ئومێد دەکەین ئەوە نەبێت کە ئەتوانم بڵێم لە خولەکانی پێشووشا بەرامبەر بە وەزیرەکانی کامە بوو. ئەم پرۆژەیە ڕەت کراوەتەوە لە کاتێکە پێشتر ئیشی لەسەر کراوە و گەشتۆتە ینی نزیک خاڵی کۆتایی بەس ئێستا بۆ ڕەت کراوەتەوە. بەڵێ دیارە هۆکارەکەی کە نووسراوەکەی وەزارەتی نووسراوەکەی وەزارەتی شەیدان دواتر وەزارەتی هەرێم بۆ کاروباری حکومەت و پەرلەمان کە بیانەکان بەوە هێناوەتەوە کە هەموو ناوچەکانی کوردستان قوربانیان هەیە بۆ ئێمە ناتوانین شوێنێک تایبەت بکەین بۆی کە بیکەین بە پایتەختی شەیدان و ئەنفال. ئەمە ئەتوانم بڵێم بۆ شوونێکی لاوازە بڵێ ئەتوانم بڵێم هەموو خێزانێکی کورد قوربانی داوە بەڵام چەمچەماڵ تایبەتمەندی خۆی هەیە بۆ پێی پێشتر لە سەردەمەکانی پێش پرۆسەی داگیرکردنی عێراق چەمچەماڵ هێلی تەماس بووە لە بینی حکومەتی هەرێمی حکومەتی عێراقەوە زۆرترین فەرماندە قارەمانەکان لەم سنوورە بوونەوە زۆرترین شەیدەکان و کە سوکاری ئەنفال کراوان کە چەمچەماڵ ئەتوانم بڵێم بەر قۆناغی 3 ئەنفال کەوتووە گوتمان هەیە بە تەنها 480 ئەنفال کراوی هەیە. ئەمانە ئەتوانم بڵێم ئەو هۆکارانە بوون کە ئێمە داوامان کرد بۆم شارە بە پایتەختی شەیدان و ئەنفال بناسیێنرێ بەڵام بەداخەوە ئومێد دەکەین پیاچوونەوەی پێکردن. ئومێد دەکەین ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر بڕیارەکەی 2015یان ئەوان بە جواب بێن بۆی چیتر لایەنێکی کە بڕیاری لایەنیش کە بێ ئەرزش نەکە. پێزەنابتان وەکو چالەکوانێک لەسەر بابەتی ڕەتکردنەوەی ئەو نازناوە بۆ شاری چەمچەماڵ چیە؟ دیارە ئێمە ئەمڕۆ وەکو کەسوکاری سەر بەڵندی شەهیدان و ئەنفال کراوان هەمووکو ڕێکخراوی بواری جینۆسایدی ئەنفال بەڕاستی نیگەرانی لەو بڕیاری جەنابی وەزیر بەداخەوە جەنابی وەزیر خۆی لە کابینەی هەشتەکە ئەندام پەرلەمان بووە و یەکێک بووە لەو ئەندام پەرلەمانە بەڕێزانەی کە لە کۆبوونەوەی پەرلەمانە و خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە لەسەر ئەو نازناوە بەبێ هیچ دوو دڵەیەک ئیمزای لەسەر
ئەو نازناوە کردووە کە پایتەختی شەهیدان و ئەنفالکراون بۆ سنووری قەزای چەمچەماڵ لە پێ بدرێ. ئێستا کە جەنابی وەزیرە لەم کابینەی نوێیەمە بەداخەوە ڕەنگە دژی بڕیارەکەی خۆی بوەسێتەوە بە پاساوی ئەوەی کە مەسەد هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان ڕێژی قوربانیانی شەهید و کرێ ئەمە کاردانەوەی وەزیرە لەبەروی پێشتر هاتووەتە چەمچەماڵ و لە یەکێک لە بۆنەکانە خاڵ کاردانەوەی هەبوو بەرامبەری لەسەر ئەمە من بەڕاستی بڕۆ ناکەم مەقسەد ئەگەر وەزیر بەو شێوازە بیر بکاتەوە یان بەو ئاسە بیر بکراتەوە کە ڕەنگە کە سوکاری ئەنفال لە پایتەختی شەهیدان و ئەنفال کراوانە بە شێوازێک مامەڵەیان کردوێت لەگەڵی ئەمە دەلالەت لەوە ناکە کە هەموو کە سوکاری ئەنفالیا هەموو خەڵکی چەمچەماڵ دژی جەنابی وەزیر بێ بگرێت جەنابی وەزیر ئەگەر بەو شێوازە بیر بکاتەوە بەڕاستی ئەمە ڕەنگە هەم بۆ کەسایەتی خۆی هەم بۆ پێکەکەی خۆی و قەنەعەتم نییە بەو شێوازە بیر بکاتەوە کە مەسەد لە دژی ئەوەی ئەمە بەکاربێنێ وڵێ ئەمەم نازناوی پێ نادرێت بۆ کارەزانن کە ئەم نازناوەیان بەشایانی چەمچەماڵ نەزانین. خودی وەزارەت و بەتابەت وەزارەتی شەهیدان ئەوە بە بیانووی ئەوە دێنێتەوە کە مەسە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان بەشێکی زۆر قوربانیانی شەهیدی تایە بۆیە ئەم نازناوی پێ نابدرێت هەمان کاتە لە شار و شارۆچەکانی ترکە ناونانی پایتەختی ڕۆشنبیری پایتەختی ئاشتی ڕەنگە ئەمانە لە تعبیل لەوە نەکات کە ئەم شارە هەمووی ڕۆشنبیر بێ ئەم شارە هەمووی پایتەختی ئاشتی بێ کە هەموو کەسەکەی ئاشتی خواز بێ بۆیە ئەمان بە بیانووی هێناتەوە بەڵام ئەمە نابێتە ئەوەی کە مەقسەد بڵێیتەوە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان کە سوکاری شەهیدی تایە چونکە کوردستان لە پێناوم ئازادی ئەمڕۆ ڕووبارێک خوێنی ڕۆشتەوە ڕووبارێک قوربانی داوە تاوەکو گەشتەدەم ئازادیە لە پشکی شێریش بەش چەمچەماڵ کەوتووە کە زۆرترین ڕێژەی ئەنفالی تایە و زۆرترین ڕێژەی شەهیدی تایە لەگەڵ ئەوەیشە ئەم بڕیارە دەرکراوە بەڕاستی نیگەرانی نیە. سوپاسی هەستی مەسئولیەتتانەکەم کە بەم ریپۆتاژە هەڵساون من وەک کوڕەشەهیدە هەم وەک چالاکەوانێ من دوو ئاراسی وەزیرەکەم ینی دوو پرسیاری زۆر یەکەم ناوی بێناوڕۆکمان ناوێ کە میلەتێک کە خاوەنی ئەم هەموو قەضەی شەهید و ئەنفال و کەس و کار و قوربانیان نەبێ ناوی بێناوڕۆکمان بۆ چییە کە تۆ دەی دووەم پرسیارم ئەوەیە ئەو جەنابی وەزیر ئەو نازناوی نەداوە بە ئێمە تا بتوانێت لێمان سەنێتەوە ئەو خۆمانین ئەو باوکمان بووە ئەو کە سوکاری ئەمە بۆ شەهید بۆ کوڕی شەهیدین کەسی شەهیدین لە وڵاتەیە بۆ قوربانی داوە تا ئەمە نازناوێکە بۆ ئێمە بۆ مێژوو بڕاوەتەوە ئەو ناتوانێت بێ لێمان سەنێتەوە بە ئیمزایان لێمان نەسەنێتەوە کاتی خۆی کە جەنابی وەزیر سەردانی ئەم شوێنی ئێمەی کرد کە ڕەتیان کردەوە خەڵکەکەی لەبەرەوەی کۆمەڵی وعد و عدی پێشتریان دابوو هیچیان نەبردۆتە سەر ئەوە شەڕ بە کۆنەقی نەکرێ شەڕی کۆنەقین بە ئێمە ئەمە بۆ کاردانەوەی ئەوە بوو کە خەڵکی چەمچەماڵ کاردانەوەیان هەبوو بەرامبەر وەزیر کاردانەوەیان هەبوو بەسیتر خۆتۆ نابێت جەنابی وەزیریش بێ بەم کاردانەوە بێ ڕەتفیعل دروستکاوە بێ بڵێ عقوبەی خەڵکی چەمچەماڵە دەم کە شتێکی مێژووی گەورە و گرنگی هەیە کە سوکاری شەهید و قوربانیانی ئەنفال لێرە بێ بڵێم نازناوی لێ ئەسێنمەوە ئەمە هەرچەندێک ینی پێم سەیرە پیاوی گەورە لە ئاستی وەزیر دکتۆرا پرۆفیسۆر بیر لە عقوبەدان بکاتەوە بیر لەوە ناکاتەوە تاوەکو خەڵکی چەمچەماڵ پێت وایە لە پای ئەو هەموو شەهیدەی ئەو هەموو ئەنفالی کە شاری چەمچەماڵ و خەڵکی ئێرە هەیەە توانیوانە خزمەتی ئەم شارە بکەن ئەگەر بین بەوەکو سنجی تەرازوو بی پێوین ڕۆبێ سنتێ ئەوەش نەیانتوانێت یارمەتیمان بێت دەیان سەدان پرۆژەت پێڵێم کە کەسوکاری شەهید و ئەنفال کراوەکان کە پێوەژنە داماوەکان کە پێویستیانە تا ئێستا نەکراوەتەوە چیان بۆ کردوین منەتی چی بەسەرماناکەن خاکی چەمچەماڵ خاکی بەپیتە و یەکێکە لەو شوێنانەی کە غازێکی زۆر لەژێر خاک بەدەر لە بەپیتیش بەدەر لەوەی کە کانزای زێڕ و غاز و گاز و نەوت و سروشتی وانەیە واز لەوە بێنە ئەی تۆ ئەگەر ئەم کەس لە چی دەوڵاتێکی عالەمیە هەبوو خەڵچێک ئەم هەموو قوربانیەدا لە پای ئەوەی کە سوپاسێکیش نەکرێن ئەگەر گریمان هیچیشمان نەبێ گریمان خاوەنی یەک شتێک نەبین لە وڵاتەیە ئێمە ئەوە فاکەوانیان ئەوە مافەکەمانە ئەوە ئەرکەکەمان بوو ئەو مافەکەمانە کە ئێمە بە بێباوشی خەڵکێکی زۆرمان گەورە بووە خەڵکێکمان بەدەیان هەورازون و شێوە خەڵکێکمان بەدەیان جۆر نەبوونی و نەخۆشیە گەیشتۆتە ئەم دۆخی ئەمڕۆ ئەمە وەڵامی قوربانیانی ئەنفالە ئەمە وەڵامی شەهیدەکانمانە ئەوە پرسیارەکەی خۆی لێرێ ئەوەوە نییە کە گرینگە ئێمە وڵاتەکەمان سامانی ژێرزەوی زۆریان نا گرنگەوەی ئێمە ئەم قوربانیەماندا ئەمە
ئەنجامەکەیەتی کە هیچیان بۆ نەکردوین لە پای وەرک و پاداشتەی کە کراوەتەوە خۆیان وەڵامی خۆیان بنەوە بزانە شوێنێکەیە لە کوردستاندا چاکدر لە چەمچەماڵ شوێنەکەیە کە لە کوردستاندا لە چەمچەماڵ زیاتر قوربانی دابێ و زیاتر ڕەنجی دابێ ئەو کەسانە حەزەکەین بناسیین بزانە و کەسانە خۆیان با بە خۆیان بچنەوە و کردداری خۆیان بێنە پێشچوی خۆیان بزانە لە ماڵێکی ڕەشوڕوتی ساحب ئەنفال و ساحێ شەهیدی چەمچەماڵەوە هەتا گەورەکەی ئەو خاوەن خزمەتە یاخوی ئێمە وەکو سەر ڕای ئەو هەموو قوربانەی چەمچەماڵ وەکو پێویستی خزمەتی خەڵکەکەی نەکراوە تا بڵێن ئێمە خزمەتمان کرۆ ناوەکەی پێنا ئێمەی خاوەن شەهید و ئەنفال و خاوەن چەندین خزمەتی تریش ئەوەی کەوا لەگەڵ کوردستان ناکردمانە بۆ کوردستان تەبعەن بۆ کوردستان هەرچی بکەی بۆ خاک وڵاتی خۆمان هیچ نەکراوە بەڵام ئێمە پەشیمانین لەوەی کەوا کردومانە لەگەڵ ئەوانە بۆچی پەشیمان لەبەر ئەوەی هیچیان بۆمان نەکرد لەبەر ئەوەی بێسفەتن لەبەر ئەوەی سفڵەن لەبەر ئەوەی نییە ئەوەی کەوا خەرکی ئەنفال کرد دەستی لە خوێنی براکانی ئێمەدا هەیە ئێستا لە سەروی ئێمەوە دانرێ ئەبێ یەکێکی وەک شخصی خۆم بڕۆم بۆ لای کابرایەکی مستەشار یان معاون مستەشار تەشەبوزی پێ بکەم بڵێم کاکە وەرە معاشێکم بۆ بکەم من تەمەنم 65 ساڵە ئێستا ڕۆژانە ناتوان بژێوی خۆمیش بدەم ئەوانی کە دەستیان هەبووە لە شەهیدکردنی خەڵکی ئێستا ئەوان پلە پۆستیان ئەوان لە پێشترن ئەبێ ئێمە ئەوانە تەشەبوزیان پێ بکەین و کەوان واستە بۆ ئێمە بکەن یعنی تەبەن ئەمە شوورەییە ئەمە ڕسواییە بۆچی خەڵکی چەمچەماڵ بە شایانی ئەو نازناوە نازانن لە کاتێکە وەکو جەنابەت وتە ئەگەر بگەڕی لە تەواوی کوردستانە خەڵک شەهیدی داوە بەڵام شی شوێنێک نادۆستە وەکو چەمچەماڵ ئەو ڕێژە زۆرەی ئەنفال و شەهید و با بڵین خەڵکێکە قوربانی داوە لە چەمچەماڵە شوێنێکی دیکە ئەوەندە زۆری من پێشێکی پێدەم و تۆ کەسانە با خۆیان پرسیاری لە خۆیان بکەن بۆچی ئەو نازناوە بە ئێمە نابەخشن ئەوە هۆکاری سفڵەوی و بێسفەتی ئەو کەسانەیە بێوەفان بەرامبەر ئەو شەهیدان بێوەفان لە بێوەفاش بوو بە خواردن نازام چی وشەیەکەیە کە بیڵێم ڕسواترین خەڵک ئەو خەڵکن کە ئێستا خۆیان خاوەندارێتی ئەم بەناوە خاوەنداری کە سوکاری ئەنفالەکەن بەڵام ئەوان خاوەنی ئێمە نین ئێمە بێبەرین نەوان ئێمە ئەڵێن خوایە ئەوەی کردمان پەشیمانین لێن تۆ بۆ سەد تۆ بەجارێکیکە ئێمە بە بۆ ڕێبازان ناچین کە ئەوان پیا ڕۆیشتونە باشە خەڵکی چەمچەماڵ لەوانە ناڕازین کەچی ئەوان دێن ڕەتفعلیان بەرامبەر خەڵکێکەیە کە سوکاری شەهید بووە کوڕی شەهید بووە ماڵ و مناڵی تیا چووە کەچی بەرامبەر ئەوانە ڕەتفعلیان هەیە بەڵێ خۆیان بعد وەڵامی خۆیان بدەنەوە ڕاستە جوان چونکە ئێمە لە واقع ئەوەی کەوا ساحێبی شەهید و ئەنفال بێت لە من زیاتر داغ بەدڵە چونکە من شخصی خۆم خاوەنی شەهیدم خاوەنی ئەنفالم خاوەنی زیندانی سیاسیم خۆشم ڕازی نەبمە بەوەی بە هیچ شێوە بچمە ژێر دەسڵاتی حکومەتی بەعسەوە تەنانەت بە وەرەقە جاشێکیش بەڵام ئێستا مستەشارێک ئەبێ داوا بۆ من بک بڵێ کاکە ئەم پیاوە خاوەن خزمەتەوە پێویستە کاکەوە زیاترە بڵێ ئێمە بێبەرین نەوان ئێمە ئەڵێن خوایە ئەوەی کردمان پەشیمانین لێن تۆ بۆ سەد تۆ بەجارێکیکە ئێمە بە بۆ ڕێبازان ناچین کە ئەوان پیا ڕۆیشتونە چەمچەماڵ بە دەرەجەیەک بە ڕێژەیەکی بەرچا و بەس لێ ئەخڕێپی نابەخشرێ چەمچەماڵ خۆی حکومەدا پایتەختی شەهید و ئەنفال بێ نە بە مەسئولێ نە بە سەرکردەیە نە بە قایدە بە هیچ کەسی و ناوە ناسڕێتەوە وعدچی بدرێ دەدرێنوی لەسەر وەرەقەیەک و دوای درێنوی کەنە ئەو ناو وەڵا کاکە ئەم شارە ئەوی بەدڵ نەبێ وەک محمودیەکە ئاوا چۆن بەربارانمان کرد ئەوش ڕەتفعلی ئەم کارە بەرامبەر چەمچەماڵ کردی ئەمە ڕەتفعلی وەزیرە بەرامبەر خەڵکی چەمچەماڵ کۆرە کار ڕەتفعلی بەرامبەرە مابێ چ شتێ قوڵ نەکەیان قوڵەکەیان قوڵەکە ئەو شارە مێژوو سەرمانچی شارێکە یەکێکە لەو شارانەی زۆرترین ڕێژەی قوربانی داوە شەهید و ئەنفالی داوە بەس بۆ ئەم نازناوە بە شایانی ئەم شارە نازان وەڵاتە خۆیان نەزان چون خۆیان شەیدانی و ئەنفالیانی و خاوەن شەید نین و کۆرە بە ئەشۆ خاوەن شەید نییە ئێتە ئاوی قوبڵی ناکاتەوە چونکە شارە شارێکی ڕۆژپۆشت و شارێکی ئاوایە و داماون و ئیتر لیان قوبڵیان نەکرد بەمستەخان نەزانی واز لە ناوەکە بێنین ئایا چەمچەماڵ بەرامبەر ئەو هەموو قوربانی کە داوێتی خزمەت کراوە وەڵا خزمەت کراوە بڵێ نەکراوە بە 45 خزمەت کراوە کاکە سەد خزمەت نەکراوە خزمەت خۆی کراوە کاکە ئەم شارە باش شتەکان هین یەکجاری 100 نەکەینەوە 150 ئەم شارە خزمەت کراوە کۆمنتی هاوڵاتێکی چەمچەماڵم بینی دەڵێ
ئێمە گەر نازناوەکەشمان پێنادەن فەرمونون پرۆژەی ئاوەکەمان بۆ چاکەن ئاوی گۆبتەپەمان بۆ بێنن یانی سەر ڕاوی کە خزمەت ناکرێ وەکو پێویست وەکو تۆڵەی بەڵام لەگەڵەوەی شاد نازناوەکەشی پێڕەوا نابێن ئەم شارە هەر کێشە ئاوی بووە هەر کەسێک هاتە بێتە قایمقام بێ هەر محافزێک گۆڕابێ هەر سەرەوە حکوومەتێک گۆڕابێ هەر وتێتی ئەم ئاواکەم ئەم ئاوە هەر ڕانەکێشتا ئەم ئاوە نازانم بۆچی ئەگەر بۆ ڕێنوت وایە بەخوا حەوت زەمان بڕاکێشا بووم بەڵام سەر ڕاوی چەمچەماڵ خۆی خاکێکی دەوڵەمەندی شە بە غاز ئەی وەڵایتر چیان لێکە تر تۆ خزمەت نەکرێت و کە تۆ خاوەن شەید و ئەنفال و پێشمەرگی تێ ئەم شارە ئەم حکوومەتە ئەم وەزارەتی پێشمەرگە هەمووی قایدەکانی چەمچەماڵی بەڕێوەی بە ئەم وڵاتە هەمووی قایدەکانی چەمچەماڵی بە ئامرلیوات و بە ئامرفەج و باوەڕ کە 175 وەزارەتی پێشمەرگە هەموو قایدەکانی چەمچەماڵیە سەر ڕایوەش وەکو پێویست ئەو ناوەی بەڕەوا نابێن وەکو خزمەت نابێن ئێ وەڵایتر چیانێکی کاکە گیان جەناب دووکو کاسبکارێک و خەڵکێکی چەمچەماڵ هاوڵاتێکی چەمچەماڵ ڕەتیان کردوتەوە دوو وەزیرکەوە پایتەختی شەید و ئەنفالکراوان بکەن بە نازناوی چەمچەماڵ پێ دوای هۆکاری چی؟ وڵای هۆکاری ئەوەیە کام چەمچەماڵە هەچ کەسێ دێ خۆی کاتە قایمقام و کۆڵێشت پارە لەم شارە خوات و یەک خزمەت گوزارێکی بۆ نەکراوە سەر ڕایەوەیش کە خزمەت نەکراوە ناوەکەشیان ێستا پێڕەوانە ناوەکەشیان پێڕەوانە بین و دیارە شارێکی بێکەسە باشە بەڵام چەمچەماڵ یەکێک لەو شوێنانەی زۆرترین ڕێژەی قوربانی هەیە زۆرترین شەید و ئەنفالکراوی هەیە ئەنی مستحقی ئەم نازناوەیە بەڵام بۆچی ڕەفزیان کردوتەوە براکەم بە تەئکید مستحقی ئەم نازناوەیە ئەوەی تیا هەچ کەسێ دی لەرانە خۆی کاتە قایمقام و کۆڵێ خزمەتی ئەم شارەش ناکرێت لە ڕووی ئاوە لە ڕووی خۆشیەوە لە ڕووی گەنجانەوە هیچ خزمەتی ئەم شارە نەکراوە باز لەوە کرێ دەڵێن ئەمە جۆرێ لە کاردانەوەی وەزیرە بەرامبەر ئەم خەڵکی چەمچەماڵ کە لە مەراسیمێکە کاردانەوەیان هەموو بەرامبەر ئەو وەزیرە ئێستا دێت ئەم پرۆژەی ڕەفزکرۆتە ئەم نازناوەیە پێنابینێ ئەمە کاردانەوەیە ئەنی کەسێک لە ئاسی وەزیرە ئەکرێ کاردانەوەی بەرامبەر شتێکی وا هەبێت براکەمەوەی خەدرێکە بەرامبەر چەمچەماڵ ئەم چەمچەماڵە شارێکی زۆرترین شەید و ئەنفالی هەیە لەوە هەروە لە شەڕی داعشیشە چەنەها ڕۆڵەی بەغیرەت شەید کرا هیچ خزمەتێکشی ناکرێ هەر کاتێک پێویستی بە بەرگری بوو بێ ئەم کوردستانە چەمچەماڵ پشکی شێری بەرکەوتۆ لە شەید و هەست کاتێ پێویستی ئەوە شتێ بێت چەمچەماڵ یەکەم بووە لە ڕووی جەنگە ئەی لە ڕووی خزمەت گوزاریەوە یەکەمە لە ڕووی خزمەت گوزاریەوە سفرە نەبووە گەنجان شوێنێکی هەیە چەنەها گەنجان هەیە ژیانیان نییە خۆشیان نازان شەوان لەکوێ بن شوێنێکی خۆشیان نییە بۆ ئایلەش بۆ یەک شوێنێ خزمەت گوزاری چی کراوە لەم شارە بازە شوێنەکەی 12 ڕۆژجارێ ئاوی دێ یەکەم شت ئاوە سەبەبی ڕێسی ژیان خۆشی دنیا ئاوە ئاوە کێشەی هەیە لە ڕووی ئاوە سفرە بەڵام خۆ من خەبەرم هەیە چەندین جار وعد دراوە کێشەی ئاوی چەمچەماڵ و شۆڕە چارەسەر بکرێت بۆ چارەسەر نابێت براکەم هەچ کەسێ دێ لێرانە پرۆژێکی بەنای ئاوڕێی گۆپتەپۆ دێ پارەی بۆ سەرفەکرێ بەس بەکی ئەڵێ ئەم شارە بێکەسە کەس کاسبین بەڕێزەکەم لەم شارەیە ئەم شارە شاری هەمەت و قوربانیە شاری ئەنفالە شاری زۆرترین ڕێژەی قوربانی هەیە شەیدانە شاری ڕاپەڕینە شاری هەموو شتێکە بۆ بەشایانی ئەو نازناوەی نازان ئەوە بێ پرسیار لە خۆیان بکەی بەڕێزەکەم من ناتوانم جوابەوە بەمە خەڵکی چەمچەماڵ شارەکەت بەشایانی ئەو ناوازانی شارەکەم هەقوایە ئەو جادە نەقیر بواە هەقوایە کاشی بواە قوربانی زۆر هەقوایە کارەباگەی شەو ڕۆژ بە چرکە نەبڕیا مەگەر هەورە بروسکە لیدایە بۆچی دەسەڵاتداران یانی ئەم وەزیرانە بۆچی ئێرەیان بەشایانی ئەو ناوە نەزان وڵا داوا لە حکوومەتی هەرێم ئەەکەم لە بەڕێز کە قوباد و کاگێ پاڤێڵ ئەتر بەم خەڵکا بێنەوە بەم نەک بەڵێم خەڵکی چەمچەماڵ مستاخە هەموو شوێنێ وەک یەک وایە قوربانی زیاترە خزمەت تۆ سێرگە بڵێم لە منتیقەی ئەم منتیقەی زەنگنەوە ئەم منتیقەی بنار هەمەوەنە و هەمووی جەفای کێشاوە چەماڵ ئەو قوربانیە زۆرەی داوە بەقەدەرەوە قوربانیەی خزمەت کراوە وەڵای سە بڵێم خزمەت نەکراوە بێ ئیژدانیە شت نەکراوە بێ ئیژدانیە بەڵام وەکو خۆی نییە وەکو پێویستیە چەمچەماڵ چی پێویستە ئێستا لە چ کەم شتێکی کەم و کوڕە پێت وایە کەشانیەوە لە خەڵکەوە دیارە و لە ئێوەشەوە دیارە لە خۆشیانەوە دیارە تێگەیشتی پێویست ناکات و هەموو جارێ هەر ئەم قەوانە دووبارەکەی دۆسیە بارەکەیتەوە
ئەیتر سڵاوت لێ گەنجێکی چەمچەماڵ شارەکەتان بەشایانیەوە زانی نازناوی پایتەختی شەید و ئەنفال کراوانی پێ بدرێت وڵایی حەقی وایە ناسناوی لێ بندرێ بەڵامی تر چەمچەماڵ بە دەرەجەیەک بە ڕێژەیەکی بەرچاو بەس لێ ئەخورێپی نابەخشرێ لێ ئەخورێ بەڵێ ئێستا بۆ نمونێمە کێڵگەی نوتی دانا غازمان هەیە کێڵگەی غازە تر ئەوەن یەکەم بزانم کارەبای لێ بەرەمێنرێ غازێکی زۆری لێ بەرەمێنرێ و خاکێکی بەپیتی خاکێکی تا بڵێ بەپیتە بەڵام ئەنی ئەوەی کەوا لێ ئەخوری ئەوەی کەوا هەر بەرپرسی هەڵەسیە مشتێکی لێ ئەبا ئەوەنە بەرپرسەی کەوا ئەنی خەڵکەکەی لە خەڵکەکەی ئەخۆن و لە خاکەکەی ئەخۆن خزمەتی ناکەن وەکو پێویست بۆچی ئەم نازناوە پایتەختی شەیدان و ئەنفالکراوان بەشایانی چەمچەماڵ نازان وڵای لەبەرەوەی یعنی خەڵکەکەی بە ڕێژەیەکی بەرسا و فەقیرە ئەمجاکە کۆمەڵێ بەرپرس و کۆمەڵی پیاوی ناوداری تیا بوو ئەم شارە تقریبا نزیکی 10 ساڵ پێشی سا ئەوانی کەوا لە خەمی چەمچەماڵا بوو نەوانی کەوا خەڵکیان لەگەڵا بوو هەمویانیان بەپارە تێر کرد و ینی بڵێ هەمووشیانیان بەپارە کڕیوە ینی نابێتە درۆ چەمچەماڵ شەهید و ئەنفالی زۆر داوە یەکێکە لەو شوێنانەی زۆرترین ڕێژەی قوربانی هەیە بەقەدەر ئەم قوربانی خزمەت کراوە ڕوبع قوربانەکەیش خزمەت نەکراوە بەڵێ هەر بۆ نمونە لە شەڕی داعشە ماڵە بنیەکان ڕۆژ نەبوو تەعزیە نەبێ لە من نەبوو تازیان ڕۆژ نەبوو لە کاتی شەڕی داعشە ماڵە بنیەکان ڕۆژ نەبوو تەعزیەتیان نەبێ لەم مزگەوتەی مجەمع پێڵم مزگەوتی مەلا تەیفور ئەنی ڕۆژ هەبووە سێ تەعزیەتیا بۆ گشتی لە شەڕی داعشە شەهیدی پێشمەرگی بوو ڕی جوانی ئەم چەمچەماڵە وڵا کوڕی تر کۆمەڵە شەهیدی بۆ هاتەوە گشتی 3 مناڵ و 4 مناڵ لە دوای خۆی هەتی و جێلاوە تر دایک و باوکی زرگرەمانە شەهیدی تازەی شەڕی داعش اینجگە لەوەی کاتی خۆی ئەنفال و شەیدێکی زۆر درراوە لە شەڕی داعشە شەیدێکی زۆر ئەوەیە کە من بێبیرمیەوەی کە من بینی بێتم ئەترەوەشی کەوا باوا پیرانی من بینیانەوانە زۆر لە ئیسە گەورەتر و زۆرتر بووە باز لەوە کرێت دەڵێن ئەمە یەکێک لەوە زیرانە کاردانەوەی ئەوە بووە کە لە پێشووترە لە مەڕاستیمی ئەنفال لە هاتووە تێرە خەڵکی ئێرە دەریان کردووە ئەمە کاردانەوەی بەرامبەر خەڵکی چەمچەماڵ تۆشیڵێ ئەو وەزیرە لە چەمچەماڵان ناژی ئەو وەزیرە بابێ سەیری حاڵی خەڵکی چەمچەماڵ بکە بابێ نەکو ساڵ و 2 ساڵ بابێ 2 مانگ لە چەمچەماڵە بژی بابێ 2000 بیاوی چەمچەماڵ ببینێ بابێ 2000 زوڵم و زۆر ببینێ بابێ ئەنی شەوێ دوان لە چەمچەماڵە بخەوێەوە بمێنێتەوە گوێ لە دەنگی تاقە ببێ تێگەی کەوا سیرەکەی لەلایەن کۆمەڵی کەسەوە خەڵکی چەمچەماڵ جار وایە بعضی خەڵکی فەقیری زوڵمی لێکرێ سەری کابرا پشتی هەیە ئەبرێتە ئاسایش ئەبرێتە پۆلیس ئەگیرێ لەولاوە عایدی فڵان کەس و حیمایی فڵانە مەسوولە هیچی پێ ناوترێ و لەلاوە بەرەدرێ بەڵام کاتێکە بەسکەی فەقیر شتێکی لێ ئەخەومێ ئەتردارە دەنە ڕوحیا و ڕوحێ نەکونە لوتی سڵاوتان سلام بەخێر بێن سەر چاوم وەکو خەڵکی چەمچەماڵ چیڵێن لەسەر ڕەتکردنەوەی پرۆژە بڕیارەی کە قرار بوو چەمچەماڵ بە پایتەختی شەیدان و ئەنفالکراوە بناسێت بەڵێ پێشەکی بەخێر بێن چەمچەماڵ خۆی حکومەدا پایتەختی شەید و ئەنفال بێ نە بە مەسوولێ نە بە سەرکردەیە نە بە قایدە بە هیچ کەسی ئەو ناوە ناسڕێتەوە چەمچەماڵ خۆی قابل ئەوەی پایتەختی شەید و ئەنفال بێ زۆرترین ڕێژەیدا بەڵێ چەمچەماڵ زۆرترین شەیدی هەیە زۆرترین ئەنفالی هەیە بەلە وەژەمە خزمەت نەکرانی وەک پێویست نەگمە ئەنفالی کاتی خۆی لە شەڕی داعشە زۆرترین شەید و قوربانی لە چەمچەماڵ هەت شەڕێ ببێ لە هەر شوێنە لە ئەنفال بێ لە شەڕ ناوخۆ بێ لە هەت شەڕێ بێ چەمچەماڵ لە پێش هەموویەتی شەڕ داعش بێ هەر چەمچەماڵ لە پێشەوەیە ئەنفال بێ چەمچەماڵ لە پێشەوەی هەرچی شەڕ بێ چەمچەماڵ لە پێشەوەیە ئەم نازناوە بۆ شایانی چەمچەماڵ نازانم ئەم نازناوە کابرای هات وەک یەکێک قسە بکە وەک وەزیری شەید و ئەنفال لەمێ قوبوڵیان نەکرد هیچی نەکردووە وەک کابرایە گاتووە خۆی کاکە بەخاوەن وەزعەکە ئازانێ نە شەیدی داوە نە برای شەیدە نە کەسی شەیدە بۆ خۆی لە کاکە بۆ خۆی ئەژێ بە کەیف خۆی شوێنی خۆشە ژیانی خۆشە خەڵکی چەمچەماڵ ئاو نییە بیخواتەوە ئاگاداری ژیانی خەڵکی ئاگادار بێ نایە بۆ ئەیرە قسە بکە بێ بڕوا بڵێ سەرکردەکان بڕوا بڵێ چەمچەماڵ ژیانی نییە بڕۆم قسەیان بۆ بکەم چەمچەماڵ لە خراپترین دۆخایە ئەو هەموو قوربانی چەمچەماڵ داوێتی بەقەدەر ئەو قوربانی خزمەتی شارەکە کراوە ڕوبع خزمەت نەکراوە تێگەی ئەم شارە مەگەر چۆنها ماڵ نەبێ شەیدی نەبی و ئەنفالی نەبی خزمەت نەکراوە بە ئیشتای سێمە ئاو نییە بیخۆینەوە هاوین کاک هاوینان وەڵ ئاومانە زستان وەڵ نەوتمانە کە ڕەق نەبینەوە تێگەی کاکە ئەوە ئاو گۆبتە بە چەمچەماڵ بۆ سەرما بێت هەر مشکیلەی هەیە گەرما بێ هەر چەمچەماڵ بە سەرما و بە گەرما لە مشکیلەیە سەرما بێ نەود نییە هاوین ئاو نیە بخوات دەسوێن بەخوا ڕۆژ وایە کاکە هەفتەی وایە هەفتی ژاری ئاو نایە بە 10 ڕۆژ بە 12 ڕۆژ اینجا ئەگەر ئاو بێ ئاوی گۆبتەبە لێرەوە نزیکە بۆ ئەو پرۆژەیە جێبەجێ کاکەی ژان خۆیان مەبەستیان نییە ئەمە بۆ ناویە کاو یەکێک گاڵێ من ئەیکەم بۆ ناو بۆ خۆی بمێنێ بۆ مێژوو حکومە جنای داتا و کەسە بۆی عیشەکە ناڕۆ
چۆنچۆماڵ لە هەموو ڕێک و بەڕاستی پشتگوێ خراوە بەڵێ چۆنچۆماڵ هەتا ئێستاکە نەدامەزراندنی بەخۆی بینیە نە خزمەت گوزاری بەخۆی بینیە. باشە بۆچی ئەو هەموو ڕێژەی قوربانی و شەیدەی وانفالی لە چەمچەماڵ هەیە وای لە وەزیرانە نەکردو ئەم نازناوە بەڕاوە بین بۆ چەمچەماڵ. چۆنچۆماڵ هەتا ئێستاکە چونکم خاوەن کەشی خاوەن شەید و ئەنفالە من یەکێکم لەوانە بەڕاستی کەشی کەسوکانم کەشی شەید و ئەنفالە هەتا ئیساکە هیچ دامەزراندنێکم بە خۆمەوە نەبینێ هەتا قسە بکەم. باشە چەمچەماڵ ئەو هەموو قوربانی داوە بەخەدەر ئەو قوربانیەی خزمەت کراوە؟ نە خزمەت نەکراوە. باشە بۆ شایانی ئەو خزمەتانی نابین ینی بۆ یەکێک لەو مشکلانی چەمچەماڵ بە بەردەوامیەتی نەبوونی ئاو بۆچی ئەو هەموو کابینەی حکوومەت بەڕێکری هەتا ئێستم کێشەی ئاوە بۆ چەمچەماڵ حل نەکراوە کە سەرەتاییترین ماف. من ماڵمانە منتیقەی شۆڕشە 12 ڕۆژارێ 15 ڕۆژارێ ئەومانتیە 12 بۆ 15 ڕۆژ. بەڵێ هەتا ئێستاکە ئاوەکەش بەڕاستی خاوێن نییە ئاوەکە پیسە. بەڵێ ئەی چی ئەەکەن بۆ ئەو کێشانە پەنا بۆ کوێ بە؟ وڵی پەنا بۆ خوای گەورە بین و ئەنجاق ئەم دەسەڵاتان ئەم دەسەڵاتانە بەڕاستی ئێستاکە هیچیان نەکردووە بە چەمچەماڵ لە هەموو شتێکەوە بەڕاستی چەمچەماڵ پشتگوێ خراوە. بەڵام زۆرترین قوربانیش چەمچەماڵ بەڵێ بە تاکیدیەوە. وەکو خەڵکی چەمچەماڵ ینی قسە چییە داواکاری چییە چی دێ بۆ ئەو کەسانی دەسەڵاتدارن ئێستا حکوومەتیان بەدەستە وەزیرن شت بەدەستن بۆ چاو لە چەمچەماڵ ناکەن و چاوێکی بە زیان بە چەمچەماڵ نایە. وڵای داوە لە هەدوو لایەنەکەم بە یەکێتی و پارتیەوە چاوە بە چەمچەماڵ بخشێنەوە. چەمچەماڵ بەڕاستی لە هەموو شتێکەوە پشتگوێ خراوە و مستاقە بە هەموو شتێک. ماڵێکێکە لەو شوێنانەی زۆرترین ڕێژەی قوربانی و شەید و ئەنفالی هەیە. بەڵێ پرۆژە بڕیارێکە بوو کە نازناوی پایتەختی شەید و ئەنفال بدرێ بە چەمچەماڵ بەڵام دوو وەزیری حکوومەتی هەرێم پرۆژەکان ڕەت کردوێتەوە و ئەو نازناوەیان بە شایانی چەمچەماڵ نەزانێت تۆ چێڵێ لەسەرەوە؟ وڵای حقا هەر بە ئەو چەمچەماڵەوە بێ ئێرە بە مستاخەزان چۆنالی ئەم چەمچەماڵی و ئێمە شەیدی زۆرە ئاڕۆڵا شەیدی زۆرە جگە لە شەید و ئەنفال کراون کە کاتی خۆی شەیدیان زۆردا و ئەنفالیان زۆر کراوە لە شەڕی داعشی زۆرترین ڕێژەی قوربانی لە چەمچەماڵ. بەڵێ زۆر حەد جەنازێ لەو خوارە 10 نەفەری بەس بۆ چەمچەماڵ بووە. چیڵێ ینی چەمچەماڵ بەپێی ئەو ڕێژەیە کە قوربانی داوە بەخەدەرەوە خزمەت کراوە؟ وڵا خزمەتی کووە وڵایە خزمەتی نییە ناوەڵایە خزمەت چی پێویستە بۆ نمونە؟ وڵا حەزەکەم جوانکاری بۆ ئەم شاری چەمچەماڵە بکەن. لە ڕووی ئاوە پرۆژەی ئاوی چەمچەماڵ پرۆژەی ئاوی 15 بە 15 15 ڕۆژێدەن و هین شۆڕش 15 ڕۆژێدەن و 15 ڕۆژ نایدەن 15 ڕۆژ جارێ ئاو بەڵێ ئەیجا چۆن ینی ئیدارەی ژیانی خۆتانەکەن قورس نییەوە؟ وڵی من هەموو ڕۆژی ئاوەکڕم ئاوەکڕن ئارە وڵە قورس نییە لەسەرتان ئەو هەموو ینی ڕۆژانە ئەو هەموو ئاو بارە وڵا زۆر قورسە حکومەت هاوڕێ لە فەقیر نادات و ناوەڵە چەمچەماڵ خۆی جگەلەوە خۆی سامانی سروشتی غازیشی هەیە دەوڵەمەندە بۆ ئەی ینی ئەم سامانە سروشتی نەبووەتە خێر بۆ چەمچەماڵ. بارە وڵا ژێر ئەم عەرزە هەڵدڕی هەمووی نەود و غازە نەبووەتە خێر بۆ چەمچەماڵ خزمەتی چەمچەماڵی پێ نەوەڵە هیچ خێری بۆ چەمچەماڵ نەبوو. وەکو گەنجێکی چەمچەماڵ چەمچەماڵێکێکە لەو شارانەی شارەکەیەوە کە زۆرترین قوربانی داوە بەڵامی سەر ڕەتیان گرتووەتەوە نازناوی پایتەختی شەید و ئەنفال بدرێ بە چەمچەماڵ چی ئەڵێن لەسەر؟ وڵی لەبەرەوە ڕەتێکەنەوە چەمچەماڵ خاوەن شکۆیە خاوەنم هەیبەتە شوێن بێخلاقیتیانە شوێن مەشروع فرۆشتنیتیانە ئەیتر میوان دۆستە بۆیە جینات لەوە زیاتر چی شوێنێکەیە بەقەدەر چەمچەماڵ قوربانی دابێ تاوەکو ئەو ناوە نەدەمە چەماڵی هیچ شوێنێ نییە بەقەدەر چەمچەماڵ قوربانی دابێ هەنیوەی لە شەردا عەشامر هەمووی خۆی دایە کوشتا لە سەردەمی حزبی بەعزدا زۆرترین قوربانی دراوە ئەنفال دراوە لە شەڕی داعشدا زۆرترین قوربانی و شەید لە چەمچەماڵ. وەڵاوا بوو براکەم ئەیتر بڵێن چی ئەم وەزیرانە بە شایانی چەمچەماڵی نازانن هەمووی مناڵ فەقیری تایەوە تا هەمومان لەو سەر و جادەیەک کاسبیەکەین. کار و کاسبی تۆ چۆن ئێستا بین لێرە خەریکی خۆماش مەکسی هەڕاجەکەم بە 5000 چۆنە دەرامەتی ڕۆژانە چۆن؟ وەڵی دەرامەت ڕۆژانە چییە لەوە باشترە بێژە سوڕێنەوە
ئەیتر هەرە بێ خۆمان بکەین مەشغوڵی ئیش و کارێ بکەین وەکو گەنجی چەمچەماڵ شارەکەتان ئەوەمە قوربانی داوە بەقەدەر قوربانیەکەی خزمەت کراوە ناوەڵا بەقەدەر قوربانەی خزمەتی کراوە بەخوا 15 ڕۆژ جارێ ئەومان دێ 15 ڕۆژ جارێ 8 ڕۆژ 9 ڕۆژ 10 ڕۆژ 12 ڕۆژ ئاوە وعد نەدرام ئەم کێشەیە چارەسەر وەڵی وعد چی بدرێ دەدرێمی لەسەر وەرەقەیەک و دوای دڕێنەوەیکەنە ئەو ناو هیچی تیا بەسەر نییە هەموو عەدەکانیان درۆیە هیچ شتێکیان تیان نییە هەمووی لە کات دەنگدان دێت کارتی ئاسیاتە داتە دیێم ماستاوت بووە کاڵێ دادەنگم پێ بدە و منیش ئیشتان بۆکەم ئیشی چی دوایەوە هەر هیچمان بۆ ناگەم ئێوە هەموو قوربانی و شەیدەین ینی چەمچەماڵیان بیر چوو وەڵای یاڕەوەڵا لە بیریان چوێ ئەگەر پیا بوونە لە بیران ناچوو پیاوەیە خاوەن قسەی خۆی بێ بەڕێزانەوە بینین خەڵکی چەمچەماڵ چالەکوانان ناڕزایەتی خۆیان دەربڕی بەرامبەر ئەو بڕیارەی کە ڕەتیان کردوتەوە نازناوی پایتەختی شەید و ئەنفال بدرێ بە چەمچەماڵ ئەوان باس لایانەوە کرد هیچ شوێنێکی دیکە لە کوردستان نادۆزیتەوە بەقەدەر چەمچەماڵ قوربانی دابێ ڕاستە هەموو خێزانێکی کورد ڕەنگە قوربانی و خوێنی لەسەر ئەم خاکە ڕژابێ بەڵام زۆرترین ڕێژەی شەید و قوربانی لە ناو چەمچەماڵە بۆی شایانی خۆیان بە شایانی ئەو نازناوازان وەگلەی ئەوەی شانە کرد جگە لەوەی کە شەیدێکی زۆریان داوە قوربانێکی زۆریان داوە بەڵام وەکو پێویست بەقەدەر ئەو شەید و قوربانی کە لە چەمچەماڵ دراوە خزمەتی شارەکان نەکراوە بێیشێکی زۆر لە ناو چەمچەماڵە هەیە گەنجەکانی گلەیەکی زۆریان هەبوو کە ئاور لە چەمچەماڵ نەدراوەتەوە سەرڕایەوەی کە خاکی چەمچەماڵ خاکێکی بەپیتە و غازێکی سروشی زۆریشی تێدایە بۆی گلیان نەکرد کە لە کاتی هەڵبژاردنەکانەوە وعدیان پێدرێ دوای هەڵبژاردن چەمچەماڵ لەبیر دەکرد بەرنامەیەم جارەمان پێشکەش کردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان نەسپێرم خواتان لەگەڵ